بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتاي وتارا كمان بدا صلوات لسر پیغمبريان صلى الله عليه وسلم دس بأكين وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان وخشيستانم سباس رب العالمين كين كعسري ترمولتي داين كبزماني برجوة ليشق لمزقوتكاني أوا ليشق لمالكاني أو دا كوبين أو لخزمة ديشق لبابة الدنيا كان تاوتيوب كين وبوستي خشيستانم اما امر لزمانه كاين زور باسي اتكيد اكريت همو اواني لكاري مرويي ولبربيداني مرويي كارا كان زور باسي املايانا كان كمروف چون بجي لقل دورو برا چون بجي لقل خويا هلسو كوتكاني چون بن امي مسلمان اتكيت يكو تابد من ديكي خومن هيا ديارو شيء اتكيد بمعنى لياقدت لزماني كردية بمعنى شوخ قشنجي جوان كرداري همو ام كلمانه لبرانبريا بكاريت كأمروبوتيك لو شزور باوكان وزور كات كباسي اتكيد اكري كأنما اشتيكي زور قرنج اسباسي اتكيد اكري لعلامة اتكيد لبخيريناني ميوانا اتكيد لنور خراوكان اتكيد تادوائي همو أبابتانا أجر إما بمعنى بناو كتب إسلامية بوي بقرين أبي لدو بابتا سيري بكينيان الذوق الإسلامي الرفيع باسي تشيجي مسلمانان ذوقي مسلمانان آية مسلمانان شوخيان قشنجيان لياقيان شونا يان لبابتي آكار روشتكاني فردي مسلمانا لو دو حالتا إما أتوانين بويان بقرين خوي قول القرآن زور بواضحي باسي أوي كردو هر كسي ليرة همو أوامر كان جيب كات واتا ذوقك جواني هبه لتعاملو هالسو كوتا جياني ايري زور خوش أبي لويش لا يخوى باداشتي زور قورة ور أقريتو أفمن عمل صالحا من ذكر أو أنثى هرش كس كردويكي باش كات لنير يامي وهو مؤمن إيمان دارج به فلنحيينه حياة طيبة. إما جيانك زور خوشي في أدن ليرة كأنما أو جيانك تي أبرن أما جيانك ترى أجر أمانة جيب كخوا جيانك تري أداتي حياتك تري أداتي زور خوش دوايج ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. خواي قول لقيامة شاء أجر كان أداته. إمام البخاري رضي الله رحمته خواي لبه كاتك و صحيح بخاري نوسي بشي أم أتكيتي خلقي مسلمان جوان كرداري خلقي مسلماني جيا كردا ولا كتابك مستقلة بناوي الأدب المفرد
ئەدەبی تاک هەڵسوکەوتی تاک ڕەوشتی تاکی جیا کردەوە 127 بابی تیان نووسی لە فەرمایشتەکانی پێغەمبەریانەوە صلی الله عليه وسلم 127 مەسئلەی نووسی کە ئینسانی موسڵمان تیا ئەبێت چۆن بێ بۆ نمونە چۆن بخوات و چۆن بپۆشێ اینجا چۆن ئیزن وەرگرێ اینجا چۆن زیافەتی خەڵککە اینجا ئادابە گشتەکان چۆنن زۆر شتی تری لەوانە باس کرد هەموو ئەمانە کەسی موسڵمان ئەبێ خۆی پێ جوان بکە ئەبێ صفاتێک بێ لەناو ئەمە چێژی لێ وەرگرێ خۆی پێ جوان کە بۆ نمونە ڕۆشتنی موسڵمان ئەبێ جیاواز بێ خوای گەورە لە قورئانە وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا لسر خو أچن بريوه ولا تصعر خدك لود برز مكر ولا آسي خلقك واقصد في مشيك هيمن لسر خبر واغضض من صوتك باشا صوته هواش كروا أما هموي جمال لقصة كردنا جمال لصوته جوانية لقصة كردنا جوانية لرويشتنا خلقي إزعاجنا كين جمالك كالقرآن أبو إما باسكرا وإن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون أوانك لدور أو هوار اللي أكن أهات لدور ولا في غمر إخوة صلى الله عليه وسلم هو محمد بانجان أكد أفرمي أكثرهم لا يعقلون خواهي قول زوري كان عقل يعني فهم يعني أقا فهم يعني هبت شون أو خلق إزعاج كان وخلق أبو شواز بانج أكن للرقاية في غمر صلى الله عليه وسلم فرمي إياكم والجلوس في الطرقات آقاتان ليبه لسريكان دامنيشن اگر هر دانشتن ما في بدن چاوتان زمانتان بپارێزن هەچ کەس سەلامی کرد جوابی سەلامەکەی بنەوە چاوتان سەیری خراپ مەکەن زمانتان لە خەڵک بپارێزن هەچ کەس لێوە تێپەڕی قسەیەک بەرامبەری مەکەن تعامل لەگەڵ خێزانە لەگەڵ ماڵ و مناڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان کرد لە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەهاتە ماڵەوە یەکەمین شت چی ئەکرد فرمووی یەکەمین شت دەستی ئەبر سیواکەکەی بەکارهێنا سیواکی ئەکرد بۆ سیواکی ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولەما فەرموو لەبەرەوەی نەبادا قسە لەگەڵ کەسێکا بکە لە دەرەوە مانوو بوو بێ بۆنی دەمی گۆڕا بێ بۆنی دەمی خۆش بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە پێوتێ سەلیقە پێوتێ معریفەت لە زمانی عەرەبیە لەگەڵ مناڵە لەگەڵ دراوسەیە لەگەڵ خزم و کەسوکارە هەمووان ئەمانە تەعامولەکانیان ئەبێ کەسی موسڵمان زۆر جوان هەڵسوکەوت لەگەڵ هەمووانە بکە بە پێی یاسای ئیسلام بیکات حەضارەتەکان شەڕەکەن لەگەڵ یەکترە تۆ سیرکەن ئێستا ئێمە هەر هەمومان حەضارەتی غەربی چەند تەئسیری لێ کردوین جاری وا هەیە گرتە ڤیدۆیەک ئەبینین سەرۆکی وڵاتی خۆی بانزینتی ئەکا هەمووان پێی سەرسامە بین باشا ئەڵێن تۆ سیرکە سەرۆکی وڵاتەکەی خۆی بانزینتی ئەکا بينما أجر وردي كيتوا هي أم تعاملك إسلامية يا غربية لا أصلا هو إما بو تعاملك إمام عمر سرنج مرة ناكشة كأفرمي خوي بو خوي ولا خكي خوي باي أكرد وترتيبي أكل ني أدا دسي خدمة كاني بو يصير كي هميشه كاتك حضارة كان جيارة كان بيك وشرع كان هميشه محاولة أكا أم جيارة هيرش كاتا سر جيارة كتير أبي تريش هرس محاولة أكا برهلسكاري أو يخويبك يعني أساسو سير كان جياري غربي يا حضاري غربي حضارية كبر لدرو بس إما هسي بيناكين بو چونك إما لناخوا حضارتك خوما لدز داوا أجرنا دي قد بدن بس سيري إعلامي غربي بكان أمره بزانا دروزنترين إعلامني لسر زاوية باشا من حرية بوشية كبو ولاتكي خوم هبي وهمو عالم بتشوسين مولا بيناوي خلقكي خوم بأزادي وبو بجين من أول بوشية أصلا من كردستان يكون ناويت كتنها كرد بخوانته وغير كرد نخوانته همو جيهان بكاتا خزمت كاري كرد نخير كسي مسلمان جياني بو همو سرزوي أبيت بو خوي ناوي بتنها لفقه إمام أبو حنيفة ولا فقه إمام الشافعي شهاتوا أجر كسيك بيدين بمره بو نمونه إما شرما لغل كافران أو جستي كافر كان لو كوتوا واجب لسر هر هم جستي أم كافران بشارينه حرمة بو إنسانية أجر أمانة معاهدين لغل إما هبه أجر لغل إما معاهدين هبه واتا عهد بيمانك لنيوان ما نهبه يعني ما أهل الذمي بن هاتون لنا مسلمانان أجين
واجبە لەسەر ئێمە بیان شوێن کفنیان بکەین بیان شوێن باشە شوێردنیان بۆ چییە؟ خۆ کافرە ئەحکامی ئیسلامی بەسەرا جاری نابێ بەڵام حرمەتەن بۆ ئەوی لەناو مسلمانانەیە ئەشۆرێ کفن ئەکرێ لە گۆڕستانە ئەنێژرێ گۆڕستان جیا ئەکرێتەوە بۆیان زۆر کات ئێمە وا تەسەورەکەین بۆیە گۆڕستانەکەیان جیا ئەکرێتەوە وەی کافر لە مسلمان جیا بێ خۆ لایەنێکە بەڵام لایەنێکی تری ئەوەیە بۆی حەضارەتی ئەوان نەفەوتێ وەکو خۆی بمێنێتەوە لەناو ئومەتی ئیسلامی سبحان الله فرمایشتێک پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسەی کەوا یاری بەجەستەی مردوویەک ئەکا با مردووەکە کافر بێ یاری بەجەستەی مردوویەک ئەکا لەگەڵ ئەو کەسەی پێغەمبەران ئەکوژێ ئەم دوانەیەک عەقابیان هەیە پێکەوە یعنی باشە مردوویەک کافرە من یاری بەجەستەکەی نەکەم نەخێر ئەم پێوترێ ذەوقی مسلمانان چێژی مسلمانان بەس ئێمە کێشەکەمان چی ئەمڕۆ لە ناخمانە شەرمەکەین کاتێ ئادابە ئیسلامیەکان جێبەجێ ئەکەین کە ئەوە خەتەرترین شتێکە بەسەر ئومەی ئیسلامیەوە ئاتۆ سیر کە ئێمە پژمەیەکمان هەیە بەبێ ئەوەی ئادابی هەبێ باوێشێکمان هەیە بەبێ ئەوەی ئادابی هەبێ بۆنە ناخۆشەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو هەر کەس سیر یا پیازی خوارد فەلیعتەزل مەسجدەنا با لە مزگەوتەکەمان دوورکەوێتەوە هەتا لە شوێنی گشتی دوورکەوێتەوە یان کاتێککە بە یەکتر گەیشتین تەوقە بکەین کاتێککە کەسێک لە سەفەر هاتەوە سێرێم ئادابە بەرزەکە کەسێک لە سەفەر هاتەوە شەو درەنگێک بۆی نییە بەبێ ئاگاداری ئەگەر ماڵ و مناڵ ئاگادار نەبن بەوەی کە ئەمیەتەوە بۆی نییە یەکسەر بچێتەوە بۆ ماڵەوە ئەبێ بچێت لە مزگەوت تا بمێنێتەوە تا بەیانی اینجا بچێتەوە ماڵ نەبادا مناڵەکان بترسن نەبادا مناڵەکانی تووشی توهمە بکە ئەنواع شتی يعني حکمەتی گەورەگەور لەناو ئەمە هەیە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەم سەلیقە جوانە فێری ئێمە ئەکە چۆن دابنیشین هەر شێوازی دانیشتنمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی بەیان کردووە بۆ ئێمە بۆیە من نامەوێت هەموو ئەو ئادابانە باسکەم چونکە هەموو لامان واضحە کە چۆن هەڵس و کەوتکەین لەگەڵ یەکترە چۆن ولا تبخسوا الناس أشياءهم قەت شتی خەڵکی بە سووک سیر نەکەین هەمیشە بەڕێزەوە لەگەڵ یەکترە هەڵس و کەوتکەن چ لەگەڵ مسلمانە چ لەگەڵ غێرە مسلمانە بەڵام ئەوەی کە گرنگە بەلامەوە ئەوەیە لە بابەتی ئەتەکیەتە لە بابەتی ئەم هەڵس و کەوتە ئێمە ئاگامان لەم خاڵە بێ ئێمەی مسلمان ئەبێ شانازیکەین بە ڕەوشتەکانەوە شانازیکەین بە جوان کردارەکانمانەوە ئەمە گرنگە کەسێکی یابانی ئەگەر بچێتە ناو ئەوروپا دوودارەکەی خۆی لە یاد ناکە کە چێشتی پێ ئەخوا تەرکی ناکە لەگەڵ خۆی ئەیخاتە ناو جانتاکەی و ئیبا لێوێ ناڵێ وڵات چوومەتە وڵاتێکی تر ئەبێ وەک وڵاتەکەی تر بە کەوچک بخۆم دوودارەکەی خۆی لەبیر ناکە لێش بە دوودارەکەی خۆی حەضارەتی خۆیەتی جا ئێستا ئەوە طبعا سەرەتای یابانیەکان کە ئەچوونە ئەوروپا هەموویان دوودارەکەیان لەناو جانتاکەیان هەبوو ئێستا ئەزانن هەموو مەطعمێکی ئەوروپا مەجبور بە دوودارەکەیان بۆ دابنێ چکە ئەزانە حەضارەتی خۆیان تێک نادن باشە ئەگەر ئێمە مسلمان ئادابە ئیسلامیەکان جێبەجێکەین باشە هەموو دنیا نایەتە ژێرە و ئادابە ئیسلامی جوانانە دیقەت بدەن ئێمە جاری وە هەیە ئاو خواردنەوەیەک لە شوێنێک کابینەوە ڕوومان نییە بە دانیشتنەوە باشە گوێ نادێنێ بەڵکو حەضارەتی ئێمەیە ئەسڵ ئەبێ شانازی پێ بکەن بە حەضارەتەکەی خۆمانەوە زۆر شتی تر لە ئادابەکان هەیە بەلامانەوە شەرمە هەندێک جا سێرەکەی کەسێکمان ئافرەتێک کە تەوقەی لەگەڵا ناکەن بە شەرمێکە وەڵاهی تووشی ئەحراجی و تەوقەم لەگەڵا نەکرد نا شانازیە بۆ من چکە مە حەضارەتەکەم ئەو هایە ئەویش فێر ئەبێ لە ئایندەیە بە هیچ شێوازێ مضایقەی من ناکە چکە بێ فێری ئەم ئادابە بێ بزانێت کە من ئەمە بەشێکە لە فکری من لە هەستی من ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە شەرم نەکەین لە مەسائلی ئادابەکان لە مەسائلی ئەو ئەتەکیەتەی کە هەمانە ئەو تایبەتمەندیەی خۆمان کە هەمانە و پارێزگاری لێ بکەین بۆ ئەوی ئەو ئەخلاقە بەرزانە تیامانە بمێنێتەوە و برەویشی پێ بدەین چەند جوانە هیچ کەسێک ئاگەی لێ نییە کاتێکەوە جلەکانم لەبەر ئەەکەم دەستی ڕاستم لە پێشە لەبەر ئەەکەم ئەمە بەشێکە لە حەضارەتی من بەشێکە لە فکری من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئەو حەضارەتەی کە با بڵێن تایبەتمەندی ئینسانەکان خۆیانە هێشتەوە بۆ خۆیان لەگەڵ ئەو حەضارەتێکی گشتی بۆ ئێمە داناوە هەموو مسلمانان ئەبێ بە یەک شێوە جل لەبەر هەموو مسلمانان ئەبێ دانەکانیان سپی بێ هەموو مسلمانان
ئەبێ شێوازی هەڵسوکەوتیان لە ئیستئذان و بەخێرات لە دوورەوە ئەبێ کەسێکی مسلمانە بینی کە شامەتی بین الناس چۆن خاڵێک بە دەموچاوێکی سپیەوە دەرئەکەوێ بێ ئاوا تۆ لە دوورەوە کەسی مسلمان جیاکەیتەوە بۆ ڕۆشت و ئەخلاقە بەرزە ئەو ئەتەکێتەی کە هەیەی ئەوەی کە ئەمڕۆ لە بواری تەنمەی بەشەری و پەرەپێدانی مرۆیە باسەکرێ بڕواکەن خاڵێکی نییە لە ئیسلامان نەبێ بەڵام مشکلەکە چی ئێمە لە بەرنامەکەی خۆمان دوورەکەوینەوە دەست بۆ شتانی تر ئەبێن بۆی ژیانمان ئاسوودەکە والله ئەم ئادابانە جێبەجێکن بە چاکی فلنحيينه حياة طيبة والله ئێرەمان ژیانێکی زۆر خۆشە بێ لەوێش پاداش لەسەر هەر هەمووی وەرەگرینەوە مەگەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەمری پێ نەکردن بەوەی کە دەنگەکان بەرز نەکەینەوە مەگەر ئەو حتا ئەمری پێ نەکردن لە مەجلیسێکە کە دانیشتووی ئەفەرمێ کەسێک هات لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قڕخێنەیەکیدا تەنانەت ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێی لێگرت فەرمووی كف عنا جثاؤك دوور کەوەرەوە لێمان ئەبم شێوازە قڕخێن لەناو مەجلیسی ئێمە مەدە تەنانەت ئەم شتە بچووکانە لە ئیسلامە هەمووی باس و بەیان کراوە بۆیە کەسی ئیماندار پێویستی بەوەیە بەتایبەتی لە مانگی ڕەمەضانە مانگی خەیر و بەرەکەت و تەطبیقاتە جل و بەرگ و پۆشاکمان هەڵس و کەوتمان قسەمان هەر هەمووی ئەبێ لە ئیطاری ئەو دائیرە جوانە بێ کە ئیسلام ئەمری پێکردوین و ئەبێ هەڵگری حەضارەتی ئیسلامی بین بۆ ئەوەی حەضارەتەکەمان نەفەوتێ ئێمە ئێستا لە ململانەیەکی زۆر گەورەن زەوی مسلمانان داگیر کراوە بمانەوێ نەمانەوێ هەموو حکام ئەمڕۆ لەسەر تاسەری ئومەی ئیسلامیای کیانی ئەڵقەلەی گوێ نەبێ هەموو ئومەتەکە داگیر کراوە یەک شوێن نییەکەوە ئەهلی سنەت هەیە حکمکەن و بە ئازادی و تەواوی مافەکانی خۆیان شتەکانی خۆیان تیا جێبەجێکەن و حکمی خۆیان تیا بکەن لەسەر هەموو ئەم زەویە بستێک نییە و ناهێڕێ بێ چاوەڕێی ڕەحمی خوا ئەکەین اینجا جەستەی مسلمانان لە هەموو شوێنەکە معڕەزە بۆی خوێنی بڕێژرێ زۆر بە ئاسانی جەستەش داگیر کراوە تەنها شتێک کە ماوەتەوە ئێستا ململانەی لەگەڵا ئەکرێ بریتێ لەو حەضارەت و ژیارەی کە هەمانە تەسەوورکەن هەموو ئەعلامەکان بە هەموو ئەو کەناڵ و ئەو فلیمانەی کە لێ ئەدرێ هەر هەمووی ئیشە لەسەر ئەوەی کە تۆ لەم ئەتەکێتە مسلمانانە دوور بخرێتەوە شتە مسلمانەکان واد لێ ئەکرێ ناشرین بکرێت لە پێش چاوت هەر ڕۆژەی بە ناوێک هەر ڕۆژەی بە شێوازێک ئەگەر چی سپاس بۆ خوا حتا ئێستاش زیندویەتی ئومەتی ئیسلامی هەرماوە بۆیە هەتا ئێستا ڕۆژانە ئەعلام زیادەکرێ ڕۆژانە محاولاتەکرێ ئەوە نیشانەی زیندویەتیە ئینسانی مسلمان لەوە نەترسێت کە هەر ڕۆژەی کۆمەڵی فلیم و کۆمەڵی شوبهە و کۆمەڵی خراپەکاری بڵاوکرێنەوە نە ئەوە نیشانەی زیندویەتی ئێمەیە هێشتا ئەوان هەموو قەوەتی خۆیان هەموو مادەی خۆیان سەرف کردووە ئەیانەوێ ئاگرێک بۆ شەڕ هەڵگیرسێنن ئومەی ئیسلامی بفەوتێنن كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله خواهي قورا إيكوجينيتوا عاقبت بو متقيكان وأهل دين أبي قرنق أوي إيمي مسلمان شانازيكين بدينة كمانوا أخلاقيات من روشت من بوشي وازبي كبرنامجين كمان داوما ليك داوا أكين الله يا ربي پروردگارا شيريني أخلاق كان لناخمانا بجسمنا يا ربي خويا داوا اللي أكين بناوي جواند بصفتي برزت باسم عظمت يا ربي خويا جان لهر صفتك مانا كم وكريك مان كردوا يا ربي خويا كان داوي لي بردن اللي أكين خويا داوا اللي أكين بناوي جواند بصفتي برزت باسم عظمت أمتي إسلامي بخير وسرسكي خوي بخير وسر قاتشكاني خوي يا ربي خويا داوا اللي أكين بناوي جواند بصفتي برزت باسم عظمت أما جسل برخاتي تو بزماني بالرجول راكوبين توا دا يا ربي خويا جان أرامي بسد الله درون مانا ببارنا دا يا ربي خويا جان داوا اللي أكين لقناها كان من ببورا سرفرازي أم دنيا أو دنيا مانكا تو قوري خود سرفرازي أم دنيا أو دنيا مانكا تو قوري خود أم يسبب جنة يضين إلا لسجم جناه من بورابي يا ربي خويا سرجم عيبة كانت داشار دبين سرجم قرفت كانت شارة سركر دبين يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين هركز يلم فيديو يعني إما أجريد يا ربي پروردگارا أجو پاداش يام وبنوسا سرفرازي دنيا وآخرتيان كا أو دوستاني كمان دو أبن لبلاو كرنويا يا ربي خويا جان سرفرازي دنيا وآخرتيان كا يا ربي خويا داوال لي أكين لجناهي داك وباك ما مبورة لجناهي براو خشكان ما مبورة لجناهي خزم كسكان ما مبورة لجناهي دراو سكان ما مبورة لجناهي الرفيق هاول وعزيزان ما مبورة يا ربي خويا جان داوال لي أكين هركز ظلمك من لكل لجناهي مبورة
يا ربي خويا هرك الظلمك اللي كردون لجناحي ببورة يا ربي خويا داوال لي أكين بناوي جوان بصفتي برزد باسم عظمت درجة كاني خير بسرمانا والاك يا رب العالمين هر شاكيك بيغمرجان صلى الله عليه وسلم داواي لي كردو إما داوات لي أكين هر خرابيك أو خوش بيستبناي بيغرتو إما بنات بيأجرين يا ربي خويا داوال لي أكين شفاء من بوبنيرا يا ربي خويا شفاء نخوش كان من بدا يا ربي خويا قرزي قصر شاني قرزاران ما سوك يا ربي خويا كم رزقان ما رزقي زياد بك يا ربي خويا جان بركات بس الرزق مانا ببارينا بركات بس المال ومنال مانا ببارينا بركات بس الكاتكان مانا ببارينا يا ربي خويا جان داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزد باسم عظم الدعاء كان من لقبولك بأمتي رسول الله حساب منك بشوين كوتي أو قبول منك لجير سيبري آلاي أو حشر منك لجير سيبري آلاي أو حشر منك خويا جان لجير سيبري آلاي أو حشر منك آمين آمين والحمد لله رب العالمين.